ئەمانش کەمانە توژەوە ئێمە لێرە لە شاری سێ سەدەقا چەندەها برینداری هەیە کە بریندەکانیشیان سەختە تا ئێستاکە ناژوێرن بچنە خەستەخانە و تیمار بکرێن و هەروەها کۆمەڵێک گەنجیش کەوا ئەمری بالقەبز و هەڵساوە ئەو دەسەڵاتەی کە لێرە حکومڕانی ئەکا کۆمەڵێک گەنجیان دەستگیر کردووە هەر کەسا لە شوێنێک کە بەعزێکیان هەر نازانن خەڵک لەکوێ بۆ چیان کردووە ئایا حەق و مافی ڕەوای خۆمان نییە خۆپیشاندان بکەین بەرامبەر بە دەسەڵاتێک کە نان و ئاوی لە خەڵک بڕیەوە ئێمە ئێمڕۆ کە لێرە بوون تا ئێستاکە کارەبای ڕئیسی نەبووە سەر نازانم مۆلیدەیە چی هاتێتەوە یعنی ئەمەیە ژیانی خەڵک بەم شێوەیە ببرێ بڕێوە سەروەری ئەم ماڵە شەهیدانە ئێمە بە سەروەری و گەورەی خۆمان دەزانین بەڕاستی ئێمە لە کاتی حەبەی شوباتە زۆر ئەمانە هاتن ویستیان سەردانمان بکەن و بمان کردن بەڵام ئێمە تەسلیم بە ئیرادەی ئەمان نەبوو